بەسمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی رووسیا بەڕێز ڤەدیم مەکەرێنکا چاودێری سیاسی لە مۆسکۆ ڕاستەوخۆ لەگەڵما. بەڕێز ڤەدیم زۆر سپاس کە بەشداریت لەگەڵم لەم گەشتەی هەواڵ. هەڵبژاردنەکان چۆن بەڕێوە دەچن لە کاتێکدا دەنگە ناڕازیەکان و ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە ینی هەر لە سەرەتاوە باسییان لەوە کردووە کام هەڵبژاردنە ڕەت دەکەنەوە و داوایان کردبوو کەسانی ناڕازی لە بنکەکانی دەنگدان کۆ ببنەوە. ئەمە کەمپینێکی زۆر گرنگە لە رووسیا چونکە لەم چەند ڕۆژەدا ئەو هەڵبژاردنەکە بەڕێوە دەچێت چەند ڕۆژێکی زۆر گرنگن بۆ داهاتووی دەوڵەتی رووسیا. خەڵکی ئێستا دەستیان بە دەنگدان کردووە لە بەشی باشوورەوە تاوەکو ڕۆژاوای رووسیا دەستیان بە دەنگدان کردووە. ئەمڕۆ ژمارەیەکی زۆر خەڵک بەشداریان لە دەنگدان کردو چونەتە سەر سندوقەکانی دەنگدان. زۆر باشە چاوەڕێ دەکرێت ینی خۆتان دەزانن کە ئێستا رووسیا و ئۆکرانیا لە جەنگدان چاوەڕێ دەکرێت لە دوایەم هەڵبژاردنە چی لە دۆخی رووسیا بگۆڕێت؟ ئەم هەڵبژاردنە چی بۆ رووسیا گرنگ دەبێت؟ دەزانن ئەمڕۆ ئێستا ئۆپراسیۆنێکی تایبەتی لە ئۆکرانیا دەست پێ کردووە. ئەمە گرنگە بۆ ئەوەی یەکگرتوو بین نیشانی بدەین کە ئێمە پشتیوانی سەرۆکی رووسیاین. ئەمە ئایدیا و بیرۆکەیەکی سەرەکی کەمپینەکەی سەرۆکی رووسایە. ئێمە پێویستە پشتیوانی لەو پرۆگرامی لەو ئەجەندایەی سەرۆکی رووسیا بکەین کە دای ڕشتووە و دەبێت هاوکاری ئەو پرۆگرامی ئەو بکەین کە پشتیوانی لە گەشە سەردنی رووسیا دەکات لە بواری ئابووری لە بواری سەربازی و کار دەکات بۆ ئەوەی وڵاتەکە بەرەو پێشەوە بچێت. ئەو پرۆژەی کە ئەو دایناوە جیاوازە لە پرۆژەکانی دیکە کار دەکات بۆ ئەوەی تەواوی وڵاتەکە لە سێکتەرە جیاوازەکاندا بەرەو پێشەوە ببات. ئەمە گرنگە بۆ ئەوەی پشتیوانی بکەین. ینی بەڕێز ڤەدیم تۆ بە شێوەیەک قساکەی وەکۆی کە دیار بێت لە خولی داهاتووشدا بۆ جاری پێنجەم ڤلادیمیر پوتین سەرۆکایەتی رووسیا دەکات. ئەمە ڕاستە؟ دەکرێت لە 6 ساڵی داهاتوو لەوانەیە ببێتەوە سەرۆکی وڵات ئەگەر پاڵپشتێکی باشی بکرێت. ئەگەر لە 80% دەنگەکان بەدەست بهێنێت 80% ئەو دەنگانە بەدەستێنێت کە بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن لەوانەیە لە 6 ساڵی داهاتوو بێتەوە سەرۆکی وڵات. هەموو شتێک دەوەسێتەوە سەر ئەوەی ئەگەر ئەو 6 ساڵە بێتەوە سەرۆکوە دەکرێت ببێتەوە سەرۆک چونکە ئەزمونێکی باشی هەبوو لە ڕابردوودا. باشە ئەی کاندیدەکانی دیکە و سێ کاندیدەی دیکە ینی ڕکابەرێکی بەهێزن بەرامبەر بە پوتین چونکە من هەندێکم خوێندەوە لە سەریانیانی بۆ نمونە ئایدیای جیاوازیان نییە ینی بیرۆکەی جیاوازیان نییە لە پوتین ئەوانیش دژی ئەو شەڕە نەبوون کە لەگەڵ ئۆکرانیا هەڵگیرساوە. هەموو کاندیداکان لەم هەڵبژاردنەدا تا ڕادەیەک یەکگرتوون لە کاتێک کە دێنە سەر ئەو ئۆپراسیۆنە سەربازی لە ئۆکرانیا ئەنجامەمداوە. سەبارەت بەم ئۆپراسیۆنە کاندیدەکان سیاسەتیان یەکگرتووە و هەموو یەکگرتوون و ئەوان ڕەچاوی ئەوە دەکەن ئەم ئۆپراسیۆنە سەربازیە بە زووترین کات کۆتایی بێت و لە بەرژەوەندی رووسیا بێت و رووسیا سەرکەوتوو بێت لەم شەڕەدا.
و هەموو ئەو ناوچانەشی کە دەکەونە دەست رووسیا گەرنتی دەکرێن و پارێزراو دەبن لە داهاتوودا و لە داهاتوودا ئاسایشی ئەوروپا و تەواوی رووسیا و ناوچەکە دەپارێزرێت. من دەتوانم ئەوە دووپات کەمەوە کە پێگە و هەڵوێستی ئەم کاندیدانە یەکگرتووە هەڵوێستیان تا ڕادەیەک چوونیەکە سەبارەت بەو ئۆپراسیۆنە سەربازی لە ئۆکرانیا دەستی پێکردووە، بەڵام تا ڕادەیەک دەتوانم بڵێم جیاوازێکی وا بەدی ناکەم لە نێوان کاندیدەکان سەبارەت بەم ئۆپراسیۆنەی لە ئۆکرانیا هەیە. باشە، ئەمریکا و بەشێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا دەڵێن ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی پاک و دادپەروەرانە نییە. ئێوە چیەڵێن لەو بارەیەوە؟ من پێم وایە ئەمە هەڵبژاردنێکی زۆر ڕاستی و دادپەروەرانەیە و خەڵکی تێدەگەن لەوەی کێ کاندیدیانە کێیان دەوێت هەڵی بژێرن، چونکە پرسیارە سەرەکیەکە ئەوەیە لێرەدا ئەو کاندیدانەی کە خۆیان هەڵبژاردووە ئێستا 4 کاندیدن. من پێم وایە ئەو پشتیوانیانەی کە ئەو کەسانەی کە پشتیوانی لە پوتین دەکەن تا ڕادەیەک جێگیرن. من پێم وایە لە 80 ئەو کەسانەی کە بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن دەنگ بە پوتین دەدەن و ئەمە پشتیوانیەکی ڕاستەقینەیە کە لە پوتین دەکرێت. خەڵکی خۆیان یەکلایی کردوێتەوە کە پشتیوانی لە پوتین دەکەن، هیچ پرسیارێک هەڵ ناگرێت و هەڵبژاردنێکی تەواو دروست و ڕاستەقینە لە رووسیا ئەنجام دەدرێت. چونکە ئەمە ناوەستێتە سەر ئەوەی کە هەڵوێستی چۆن بۆ بەرامبەر بە ئۆپراسیۆنە سەربازی لە ئۆکرانیا هەیە، چون بەڵکو دەوەسێتەوە سەر ئەو هەڵوێستانەی پوتین کە لە بواری ئابووری و لە بۆرەکانی دیکە کە لە رووسیا ئەنجامی داون و کاری بۆ کردووە و رووسیای بەرەو پێشکەوتن بردووە. رووسیا خەڵکی رووسیا پشتیوانیەکی گەورەی پوتین دەکەن. من پێم وایە بە شێوازێک پشتیوانی دەکەن کە لە داهاتوودا بێتەوە سەرۆک، چونکە بۆ من ئەمە هەڵوێستی منە. شتەکان ڕوونن کە خەڵکێکی زۆر پشتیوانی لە پوتین دەکات، چونکە ئەوەی کە لە ئەوروپا ڕوئەدات تا ڕادەیەک جیاوازە لەوەی لە رووسیا ڕوئەدات. کاتێک کە بۆ نمونە سەرۆکەکان لە ئەوروپا هەڵدەبژێرێن جیاوازە لەوەی کە لە رووسیا هەڵدەبژێرێت. سپاس دەکەم بەڕێز فەدیم مەکەرێن کە چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵم بووی. دەست خۆش.